20 ساڵە لە ناو ئاودا دەژی لا مانگێکدا تەنها 2 جار نان دەخوات تۆمەتبار کرا بە شێت و جادوگەر وتیان ئەمە جیاوازترین ژنە لە هەموو دنیادا لەگەڵمان بن بۆ چیرۆکێکی جیاواز لە دنیادا ئەم خانمە لە ناوچەی باردمانی ڕۆژاوای هندستان ژیانێکی ئاسایی دەژیا تا ئەو کاتەی تووشی نەخۆشیەکی دەگمەن بوو لە جونگەکانیدا و کەوتە سەرجێ و پزیشکەکان نەیانتوانی چارەسەری نەخۆشیەکەی بکەن بەڕێکەوت چووە ناو گۆماوێکی نزیک لە ماڵەکەی بۆی دەرکەوت کە ئازاری جونگەکانی کەم دەبێتەوە بۆیە بڕیاریدا تا کۆتایی تەمەنی لە ناو ئەو گۆماوەدا بژی ئەو ژیانە زۆرەی لە ناو ئاودا وای لە دانیشتوانی ناوچەکە کرد بە جادوگەر و پیرەژنێکی شێت وەسفی بکەن مانەوەشی لە ئاودا وای کرد کە لە مانگێکدا تەنها 2 جار بەشێکی کەم برنج بخوات ئەم خانمە ڕۆژانە 12 بۆ 14 سەعات لە ئاودا دەمێنێتەوە و تەنها بۆ خەوتن لە ئاوەکە دێتە دەرەوە پرسیارەکە ئەوەیە چی بەسەر لاشەی مرۆڤدا دێ ئاگەر بۆ ماوەیەکی زۆر لە ناو ئاودا بمێنێتەوە توێژینەوەیەکی بەرازیلی ئەوەی ئاشکرا کردووە ڕۆیشتن لە ناو ئاودا ئاوکار دەبێ بۆ کەمکردنەوەی ئازاری ماسوولکەکان ئەگەر ئەم ڕۆشتنە 2 بۆ 3 مانگ بەردەوام بێت